منداڵانی بێناسنامە قوربانیانی بێناونیشان. بێبەشبوون لە خوێندن و ئامادە نەبوونی فیزیکی لە مەدرسەکان بەهۆی بڵاوبوونەوەی کۆرۆنا هەرچەندە ئەمە یەکەم جار بوو کە بنەماڵەکانی نیگەرانی داهاتووی ئامۆزشی منداڵەکانیان دەکرد، بەڵام بۆ بەشێکی تر ئامادە نەبوون لە کلاسەکانی خوێندن بە بابەتێکی زۆر ئاشنا هەژمار دەکرێت. ئەم بەشە لە کۆمەلگا لەبەر نەخۆشی کۆرۆنا لە خوێندن بێبەش نەکراون، بەڵکو لە بەرنەبوونی ناسنامە نەیانتوانیوە درێژە بە خوێندن بدەن و ساڵانە ژمارەیەکی زۆر لە منداڵانی بێناسنامە لە ڕۆشتن بۆ مەدرسە و کلاسەکانی خوێندن بێبەش کراون. ڤیرۆسێکی هەمیشەیی کە لەژێر سایە یاسا دژە ئینسانەکانی کۆماری ئیسلامی منداڵان بێناسنامە دەکات و ئەوان بە شێوەی نامرۆڤانە و بێناو نیشان دەنێرەتە ناو کۆمەلگاوە. ئەو کەسانە لە سیاسەتدانان و پلانداڕێژی دەوڵەت جێگایان نابێتەوە و تەنیا هیوایان دۆزینەوەی پیشەیە کە هەتا بتوانن بژێوی ژیانیان پێدابین بکەن. ڕزبەری ساڵی ڕابردوو 2 ساڵ بەسەر پەسەندکردنی چاکسازی لە یاسای پێدانی مافی شارومەندی بە منداڵانێک کە دایکیان ئێرانیە تێپەڕی. تەواوی ئەم مانگ و ڕۆژانە هەستی خۆشی تێکەڵ بە نیگەرانی بۆ بێناسنامەکانی هێناگۆڕ، لەبەر ئەوەی هیوادار بوون کە بە چاکسازی لە یاسایەکە 13 ساڵ پێش ئێستا بربەستی زۆری لە بەرامبەر ئەوان دروست کرده بوو بارودۆخەکە بۆیان هەموارتر بکاتەوە. بەڵام بەپێی راپۆرتەکانی ناوەندی توێژینەوەکانی مەجلیس کە لە کۆتایی بەفرامباری 1400 بڵاوکرایەوە، هەتا ڕزبەری ئەم ساڵ تەنیا 5,000 ناسنامە دروست کراوە، ژمارەیە کە هێواشی پرۆسەی جێبەجێکردنی ئەم یاسایە نیشان دەدات. بەوتەی حەقیقەت تەڵەب بەڕێوەبەری ناوەندی دیاران سەرەڕای هەبوونی کۆمەڵێک کێشە و گرفتی ئاشکرا وەکو درێژخایەنبوونی پرۆسەی تۆمارکردنی هاوسەرگیری و دژایەتی بەرژەوەندخوازانەی بەشێک لە ڕێکخرا و دەفتەرەکانی کەفالەت و هەروەها گەندەڵی لە ئیدارەکانی پەیوەندیدار بەو بابەتەوە تۆمارکردنی 5,000 ناسنامە دەبێت بە فاڵی نیک وەربگیرێت، لەبەر ئەوەی کە ئەم ئامارانە نزیکە لە ژمارەی ئەو ناسنامانەی کە لە 13 ساڵ پێش ئێستاوە دەرکراون. بە واتایەکی دیکە لە 15 ساڵی ڕابردوودا تەنیا 10,000 کەسی بێناسنامە توانیوانە ناسنامە وەربگرن. بەپێی راپۆرتی ناوەندی توێژینەوەی مەجلیس لە ساڵی 1396 هەتاوی ژمارەی منداڵانی بێناسنامە لە وڵات نزیکەی 1,100,000 کەس خەڵمێنراوەکە راپۆرتە نافەرمیەکان نیشان ئەدەن ئەو ڕێژەیە زیاتر لەوەیە کە باز دەکرێت. زیاتر لە 50,000 منداڵ بەرهەمی هاوسەرگیری لەگەڵ هاوڵاتیانی دەرەکیە، قوربانیانێک کە بە هۆکاری ناڕوون بارودۆخی شارومەندی و بێناسنامەبوونیان لە یاسا بنەڕەتەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیدا لە مافی ژیان بێبەرین و لە سەرەتاییترین پێداویستەکانی ژیان وەکو بەهداشت، دەرمان و ئاموزش بێبەشکراون. بەپێی ئامارە فەرمی و نافەرمیەکان ئوستانەکانی سیستان و بەلوچستان، تاران، خۆراسان، قۆم، گۆلستان زۆرترین ژمارەی منداڵانی بێناسنامەیان هەیە کە بەگشتی لە پەراوێزی شارەکان و ناوچە هەژارنشینەکان نیشتەجێن. منداڵانی بێبەڵگە داهاتوویەکی ڕوونیان نییە و ئاشکرایە کە ئەم لەشکرە بەرینە لە دوای دوور کەوتنەوە لە مەدرسە بە ناچار بۆ یارمەتیدانی بنەماڵە کەم داهاتەکانیان دەشنە ناو بازاڕی بێڕەحمی کاری ڕەشەوە. زۆرترین ڕێژەی دواکەوتن لە خوێندن بەهۆی نەبوونی ناسنامە لە هەژارترین ئوستانی ئێران واتە سیستان و بەلوچستانە. بەپێی ئەم راپۆرتانە تەنیا لە وستانی سیستان و بەلوچستان زیاتر لە 55,000 منداڵی بێناسنامە هەیە. بێبەشبوونی ساڵیانە لە لانی کەمی مافی شارومەندی کە دەبێتە هۆی دوورخران لە کۆمەلگا بۆتە بابەتێکی ئەستەم لە پارێزگای سیستان و بەلوچستان. کۆچبەرانی ئوستانی سیستان و بەلوچستان بەهۆی کێشەی بژێوی ژیان و ئابووری بۆ دۆزینەوەی کار دەکەونە شارە گەورەکان. بەڵام بنەماڵەی ئەم کرێکارانە بەهۆی بێبەری بوون لە ناسنامە بۆ بەکارهێنانی مافی شارومەندیەکانی خۆیان وەکو کار، خوێندن، دۆزینەوەی ماڵ و دەستڕاگەیشتن بە خزمەتگوزاری تەندروستی و ڕفاهی لەگەڵ کێشەی زۆر بەڕوو دەبنەوە و لەلایەن ئیدارەکانی دەوڵەتی وەکو کەسانی بێگانە دەناسرێنەوە و لە دەستڕاگەیشتن بە هەر جۆرە خزمەتگوزاریەک بێبەش کراون. لەوانەیە هۆکاری جۆراوجۆری ئابووری، فەرهەنگی، کۆمەڵایەتی، هەژاری، بێکاری بنەماڵەکان، ئیعتیاد، جیابوونەوە، گیان لەدەستدان یان پەککەوتنی سەرپەرشتی بنەماڵە، کۆچکردن و بۆشایی چینایەتی لە گرنگترین هۆکارەکانی چوونەسەرەوەی ڕێژەی منداڵانی کار لە کۆمەلگا هەژمار دەکرێن.
بەڵام لە هەمان حاڵدا بێناسنامەیی و بەڵگەی کەسێتی بۆتە هۆی زیاتربوونی ئەم دیاردەیە لە ئێران. منداڵانی بێناسنامە هیچ کات ڕێگەیان پێنادەکەن لە مافی خوێندن بەهرەمەند بن، هەر بەم هۆکارە داهاتوویەکی دژوار لە پێشخۆیان دەبینن. ئەوان تەنیا لە مەدرسە و خوێندن دواناکەون، بەڵکو ئەوان لە تەواوی پێداویستەکانی ژیان بێبەرین و لەم ڕووەوە لەگەڵ کۆمەڵێک کێشەی کۆمەڵایەتی، ئابووری، بێهداشتی و فەرهەنگی بەرەو ڕوو دەبن. چوونەسەرەوەی ڕێژەی بنەماڵە بێناسنامەکان و پێویستی ئەم بنەماڵانە بەکار بۆتە هۆی ئەوەی کە منداڵانی پەراوێزخراو بڕۆنە شارە گەورەکان و ژیانی سەرش منداڵانێک کە دەبێت لە ناو کلاسی خوێندن وەکو خوێندکار دابنیشن لەبەر بێناسنامەیی بوونەتە منداڵی کار و شەقام. منداڵانێک کە لە جیاتی منداڵیکردن ناچار دەبن لەگەڵ سەختیەکانی ڕۆژگار بەڕۆڕوو ببنەوە تا بتوانن ڕۆژی خۆیان شەو بکەن. ئەوان منداڵی خۆیان لە پەش ڕووداوە تاڵەکان ون دەکەن و لەبەر ئەوەی بتوانن پارۆنانێک بە سەختی بەدەست بهێنن، سایەی قورسی کێشە ئابوووریەکان زۆرتر لە هەموو کەس پشتی ئەوانی چەماندۆتەوە و ئەوان بەرەو داهاتوویەکی ناڕوون و نادیار دەبات. سەرەکی ترین هۆکاری زیاتربوونی پراوێزخراوانی منداڵ هەژاریەکە کە ساڵیانی ساڵە بەرۆکی ئوستانی سیستان و بلوچستانی گرتووە. هەژاریە کە بۆتە هۆی ئەوەی کە ئەوان لە ناولیستی گرنگی پێدانی ڕژیمی دژە مرۆڤانەی کۆماری ئیسلامی نییە و لە مافەسەرەکیەکانی خۆیان بێبەرین. ئەم ساڵ و لە جەرگەی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنادا ئەم هەژاریە بەرینە بۆتە هۆی ئەوەی کە گروپێکی دیکە بە کەسانی بێبەری لە خوێندن زیاد بن. بنەماڵە هەژارەکانی ئەموستانە بەهۆی دەستڕانەگەیشتنیان بە شەبەکەی شاد لەگەڵ دەست هەڵگرتنی منداڵەکانیان لە خوێندن بەڕۆڕووبوونەوە. بەپێی ئامارەکان بێجگە لە کەسانی بێناسنامە نزیکەی 40% خوێندکارانی سیستان و بەلوچستان بەهۆی نەبوونی تەبلێت و تەلەفۆن و ئینتەرنێت لە گوندەکان ناتوانن بەشداری ئەم شەبەکەیە بن و بەم جۆرە خوێندکاران لە بواری فێربوونەوە بەرەوڕووی گەلێک کێشە بوونەتەوە. نزیکەی 3,225,000 منداڵ بەهۆی دەستڕانەگەیشتنیان بە تەلەفۆنی هوشمەند لە ئەندامەتی لە ناوتۆڕی ئاموزش دواکەوتون و بەپێی بەراوردەکان لانیکەم لە هەر 100 منداڵ 20 کەس بە کۆی منداڵانی بەجێما و لە خوێندن پەیوەست بوون. هەبوونی ناسنامە بەهرەمەندبوون لە زیاترین ئیمکانات و خزمەتگوزاری تەندروستی و دەرمانی و هەروەها مافی کەڵک وەرگرتن لە کەرەستەی خوێندن، فێرکاری، مەدرسە و چالاکی تەفریحی و فەرهەنگی و شوێنی نیشتەجێبوونی گونجاو بە شێوەی یەکسان و نەبوونی هەڵاواردن بە خاتری ڕەنگی پێست، زمان، ڕەگەز، جەنسیەت، مەسهەب، نەتەوە و هتر لە مافە سەرەتاییەکانی منداڵانەکە لە ژێرسێبەری دەسەڵاتی کۆنەپەرستی ڕژیمی ئیسلامیدا بۆتە ئاواتی هەمیشەیی منداڵانی بێناسنامە لە ئێران.